فێربوون لە ڕێگای چیرۆکەوە وانەی نۆهەم بۆ ئەوەی بە شێوەیەکی دروست و کاریگەر فێری زمان ببی بەشدار بە لە کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمان. بەڕێزان ئێستاکە لە خزمەتتانم بۆ یەکێک تر لە وانەکانی فێربوونی ئینگلیزی لە ڕێگای چیرۆکەوە. سەرەتایی خوێنمەوە پاشان ئەگەڕێمەوە جارەژەی خوێنمەوە و بۆتانەکەم بە کوردی و جارێکی کەش هەوڵێم بۆتان بخوێنمەوە بە ئومێدی ئەوەی کە بتوانن بە باشی لی تێبگەن. Miss Williams was a teacher, and there were 30 small children in her class. They were nice children, and Miss Williams liked all of them, but they often lost clothes. It was winter, and the weather was very cold. The children's mothers always sent them to school with warm coats and hats and gloves. The children came into the classroom in the morning and took off their coats and hats and gloves. They put their coats and hats on hooks on the wall, and they put their gloves in the pockets of their coats. Last Tuesday, Miss Williams found 2 small blue gloves on the floor in the evening, and in the morning she said to the children, "Whose gloves are these?" But no one answered. Then she looked at Dick. "Haven't you got blue gloves, Dick?" she asked him. "Yes, miss," he answered, "but those can't be mine. I've lost mine." بەڵێ بەڕێزان ئەگەڕێینەوە بۆ سەرەتا. Miss Williams خاتو ویلیام Miss بۆ کچێکە بێ کە عادەتەن زەواجی نەکردبە was a teacher مامۆستا بوو and there were لەوێ هەبوو چی 30 واتە سی small children سی مناڵی بچووک هەبوون in her class لە پۆلەکەی. They were nice children مناڵانێکی باش بوون جوانکیلە بوون باش بوون. And Miss Williams liked all of them. خاتو ویلیامزیش هەمویانی خۆشەویست. Liked خۆشەویستن all of them هەمویان. But they often بەڵام زۆر جار lost clothes بەڵام ئەوان زۆر جار they ئەوان often زۆر جار lost clothes جلوبەرکیان ونەکرد. It was winter زستان بوو and the weather was very cold ئاو هەواش زۆر سارد بوو. The children's mothers دایکەکانی مناڵەکان always هەمیشە send them ئەیناردن to school بۆ قوتابخانە واتە ئەوانیان ئەنارد بۆ قوتابخانە with warm coats بە چاکەتی گەرم and hats کڵاو and gloves دەستکێش. The children came into the classroom مناڵەکان ئەهاتن بۆ پۆل in the morning بەیانیان and took off their coats چاکەتەکانیان داکەند and hats and gloves واتە هەرکە ئەهاتن چاکەت و دەستکێش و کڵاوەکانیان داکەند. They put their coats and hats on hooks. They put ئەوان دایان ئەنا their coats چاکەتەکانیان and hats کڵاوەکانیان on hooks بە قولاپەکانەوە hook واتە قولاب واتە شوێنی هەڵواسینی جلوبەرگەکە on the wall بە دیوارەکەوە and they put their gloves و دەستکێشەکانیشان چی لێ کرد put دایان ئەنا لەناو چیە in the pockets of their coats لە گیرفانی چاکەتەکانیان واتە دەستکێشەکانیشان خستەنەوەی گیرفانی چاکەتەکانیان. Last Tuesday
واتە ئەمە یەکێکە لە ڕۆژەکانی هەفتە لە وڵاتانی ڕۆژاوە قوتابخانە لە ڕۆژی شەمەوە دەست پێەکە شەمەش پێوترێ Saturday باشە Saturday, Monday, Tuesday, Wednesday, Thursday اینجا Fridayش دەوام هەیە بەس چی دەوام نییە Saturday و Sunday ئەم دوو ڕۆژە دەوام نییە ئیتر لە مەندەیەوە دەوام هەیە بۆیە کاتێکە ئەتێوە ڕۆژەکانی هەفتە فێربی عادەتەن لای ئێمە کۆتا ڕۆژی هەینیە بەڵام لای ئەوان بە پێچەوانەوە لە مەندەیەوە عادەتەن دەست پێکا Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday ئەمانە ئەو ڕۆژان کە دەوام هەیە بەڵێ Last Tuesday سێشەمەی ڕابردوو Miss Williams خاتو Williams found two small blue gloves found واتە دۆزیەوە دوو دانە small بچوو blue شین gloves دەستکێش واتە دوو دەستکێشی شینی بچووکی دۆزیەوە on the floor لە ئەرزەکە لە ئەرزی کاتێک گەڵێن فلۆر واتە ئەرز بەڵام ئەرزی ژوور لەناو بینایەکە زەویەکە پێوترێ فلۆر بەڵام ئەگەر لە دەرەوە بێت لە گەڕەکێکا بێت لە دەشتێکا بێت ئەوە گراوندە in the evening واتە ئێوارەکەی دۆزیواتە تەلەبەر ڕۆشتونەتەوە و ئەویش ئێوارە دەستکێشەکانی دۆزیوەتەوە and in the morning و بەیانیەکەی she said to the children وتی بە مناڵەکان whose gloves are these واتە ئەمانە هیکێن whose هیکێ who یعنی کێ بەڵام whose یعنی هیکێ whose gloves are these ئەم دەستکێشانە هیکێن but no one answered بەڵام کەس جوابی نایە then پاشان she looked واتە ڕوانی تەماشای چی کرد ئەدێک تەماشای دیکی کرد وتی haven't you got blue gloves ئەرێ تۆ دەستکێشی شینە نەبوو دێک she asked him پرسیاری کرد لە دیک وتی ئایا دیک تۆ دەستکێشی شینت نەبوو ئەویش وتی yes miss بەڵێ خاتون هەنی بەڵێ هەم بوو he answered وەڵام یە but those can't be mine بەڵام ناکرێ ئەوانە هینەکانی من بن I've lost mine چکە من ئەوانی خۆم ون کردووە مناڵەکان بچکۆلن ئەمە عەقڵی مناڵەکەیەوە ئەزانی تێ مونی کردووە یعنی هەر نەماوە کە دۆزرایەوە ئەم هینەکەی خۆی ون کردووە هینەکەی ئەو نییە بەڵێ جارێکی خوێنمەوە Miss Williams was a teacher and there were 30 small children in her class. They were nice children and Miss Williams liked all of them, but they often lost clothes. It was winter and the weather was very cold. The children's mothers always sent them to school with warm coats and hats and gloves. The children came into the classroom in the morning and took off their coats and hats and gloves. They put their coats and hats on hooks on the wall and they put their gloves in the pockets of their coats. Last Tuesday, Miss Williams found two small blue gloves on the floor in the evening, and in the morning she said to the children, whose gloves are these? But no one answered. Then she looked at Dick. Haven't you got blue gloves, Dick? She asked him. Yes, miss, he answered. But those can't be mine. I've lost mine. ئێستاکە من کوردیەکەی ئەڵێم تۆ ئینگلیزیەکەی بڵێ ئەگەر لە جاری یەکەمە سەخت بوو بۆت ئەم ڤیدیۆ زۆر دووبارە بکەرەوە هەتاوەکو بتوانی پێشەوەی من بیڵێم تۆ بیڵێیت بڵێ مامۆستا teacher بڵێ C 30 بڵێ مناڵان children بڵێ لە پۆلەکەی
پۆلی ئافرەتەکە پۆلی کچەکە in her class بڵێ باش جوان nice بڵێ زۆر جار often یا often بڵێ ونکردن بڵێ ونی کرد بەڕابردوو lost بڵێ جلوبەرگ clothes بڵێ زستان بوو it was winter ئاو هەوا weather سارد cold بڵێ چاکەتی گەرم warm coat دەستکێشەکان gloves قولاب hook بە دیوارەوە یا لەسەر دیوار بە دیوارەوە on the wall گیرفان pocket سێشەممە Tuesday کچێکی نوێ a new girl دوو دەستکێشی بچووکی شین two small blue gloves لەسەر زەویەکە on the floor ئەم دەستکێشانە هیکێن چۆن پرسیارەکەی بڵێ ئەم دەستکێشانە هیکێن whose gloves are these بڵێ تۆ دەستکێشی شینت نەبوو بە شێوەی پرسیاری ئایا تۆ دەستکێشی شینت نەبوو haven't you got blue gloves بڵێ ناکرێ ئەوانە هی من بن those can't be mine بڵێ ئەوانەی خۆم ونم کردووە هینەکانی خۆم I've lost mine بەڵێ بەڕێزان هاتمە کۆتاییوانەی ئەمڕۆ هیوادارم جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێ من هەوڵێم بەردەوام بم ئێوەش بۆ پشتگیریکردنی ئێمە تکایە شێری ڤیدیۆکان بکەن بینێرن بۆ دۆست و خۆشەویستەکانتان هەتاوەکو ئەوانیش زیاتر لی سوودمەند بن و هەتا کۆمنتی ئەم ڤیدیۆیانە زۆر بێ خەڵکیی زیاتری بینێ و ئێستاکە کە ئێمە ئەم بابەتانە لە فەیسبووکدا ئەگرین کێشەکە ئەوەیە کاتێکە تۆ لە 1,000 کەس کە لایکی پیجەکەتی کردووە تەنها ژمارەیەکی زۆر کەم ئەم پۆستە ئەبینن بۆیە پێویستە وەکو دڵسۆزیەک بۆ ئەو کەسانی تر ئێوە ئەم ڤیدیۆیانە شێر بکەن یان ئەم ڤیدیۆیانە بنێرن بۆ خەڵکانی تر یان مێنشنیان بکەن جاری وا هەیە کەسێک متابعەشەکە بەڵام هەر نایبینێ مەگەر مێنشن بکرێ یان بە تەواوەتی ئاگادار بکرێتەوە یان کەسێکی نزیکی شێری بکە یان کۆمنت بنووسێ بۆیە ئەمە وەکو چۆن من هەوڵێم کە ئێوە ئیسفادە بکەن ئێوەش هەوڵ بن کە دۆست و برادەرانتان لی سوودمەند بن و هەروەها جارێکی کەش ئاگادارتانەکەمەوە لە ئێستا کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمانی بیانی ئامادەیە ئەم کۆرسە ئێمە زۆر خۆمانمان پێوەمان و کردووە و باوەڕمان وایە کە ئەتوانێت گۆڕانکاریکی باش دروستکە بۆیە کە ئێستاکەش بەو داشکاندنە ئامادەیە ئێمە پێمان خۆش ئێوە بەشدار بن نەک لە بەرەوەی ئێمە قازانجکەین بەڵکو ئەمە قازانجێکی مشتەرەکە بەشداریکردنی ئێوە بۆ خۆتان باشە بۆیە ڕوومانیەت کە بەردەوام پێتان بڵین
بەشدار بن لە کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمان و بەشداریکردنی خەڵک لە کۆرسەکانە ئەمە دامی پرۆژەکەی ئێمەکە و ئێمە ئەتوانین کاری باشتر و کاری زیاتر بکەین. هیوای بەردەوامی بۆ ئێوەش و بۆ خۆشمانە خوازم. هەر شاد بسەر.